ئەرمان جامژ وێ پرتوکێ نە دیرۆکێ دەست بەئاخر قاسی گۆن و ئەو دیرۆک چقا خزمەتە هەبوونا کوردکێ و دوێ بەرسف ژوا شۆفینیارە ژبەر گۆ ئەوە شۆفینیە گۆ نویسینە سەر هەبوونا کورد و دبێژن کورد میێوانن و پشتی 25 هاتنەوێدێ ئێمەژێکی یعنیمە هەوڵدان کرد بۆ ئەمە بەرسوێ بدن یەک مفتێ گۆ بکارتێنن دبێژن کورد حاجۆرە حاجۆ هاتەڤر کوردیش پێر هاتن بڕاستی وەختا دبێ حاجۆ هاتەڤر ڕاستە ینی بەلکی هیناژی هینە کە ساغ هەبن گۆ دیتن حاجۆ ئاغا هاتە وی ئالیێ تێگوتن ئەو نیوێ ڕاستیە حاجۆ هاتیە ئێمە ئەرکێمە دوێک تێبێدە نیوێ دیترێژ ڕاستیە ئەم نیشانن وەختا حاجۆ هات کورد لێدێ هەبوون و پێشوازیژی لێکردن ینی هاتن بمەها بوو میێوانێ دگرێ ئەو دگرێکینە هات پایتەختاوی بوو تربەسپیە ئەو تربەسپی دەستێک کێ دەبوو هات دەستێکێ دەبوو مەوەستە وەک ماڵباتێک کووردا ملکیاوە مەوجودە سوورەتێک ژێمە کتێبێ دەژی بەلاو کردی ئامادە عجوۆیە ئەجۆژی ناسکرینە منتیقا ئاشیتا بێتر لێلێن ڕونشتی بوون.